33 ساڵ بەر لە ئێستا یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. یەک ساڵ دوای ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1991 تازە حکوومەتی بەعس ڕووخا بوو هەرێمی کوردستان گەیشت بوو ئازادی و هەناسەکێشانێکی نوێ، بەڵام هێشتا کۆمەڵکوژی و کوشتارەکانی ڕژێمی بەعس سێبەرێکی ڕەشی بەسەر جەستەی کوردەوە بەجێهێشت بوو. هەرێمی کوردستان پێی نابووە ناو قۆناغێکی نوێی سیاسیەوە. 19 ئایاری ساڵی 1992 واتە 33 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەکەم ڕۆدا یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی خۆی بەڕێوە برد. خولی یەکەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕوبەڕووی چەندین بابەت بووەوە کە سەرەکیترینیان بایکۆتێکی بەرفراوان بوو. ئەو کات پەرلەمان لە 105 کورسی پێک دەهات، 100 کورسی بۆ نوێنەران و 5 کورسیش بۆ پێکهاتەکان دەستنیشان کرابوو. سیستەمی هەڵبژاردنەکەش بە جۆرێک بوو کە دەبوایەوە حیزبەی دەیەوێت کورسی بەدەستبێنێت بتوانێت بربەستی 100 تێبپەڕێنێت. 19 ئایاری 1992 ڕۆژێکی پڕ لە حەماست بوو، چونکە یەکەم جار بوو کورد بڕیار لە چارەنووسی خۆی بتات. لێشاوی دەنگدەران ڕوویان لە 178 بنکە کرد، زیاتر لە 1,111,000 کەس بەشداریان کرد. 971,953 کەس دەنگیاندا، 140,047 کەسیش بایکۆتی دەنگدانیان ڕاگەیاند. پارتی بوو بەبراوە و 51 کورسی بەدەستێنا، یەکێتیش 49 کورسی مسۆگەر کرد. دواتر پارتی دیموکراتی کوردستان یەک کورسی بە یەکێتی بەخشی و بە شێوەی 50-50 حکومڕانی هەرێمیان گرتە دەست. جەوهەر نامێق سالم وەک یەکەم سەرۆکی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرا. فواد مەعسووم سەرۆک کۆماری پێشووتری عێراقیش وەک سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان دیاری کرا. لە 19 ئایاری 1992 تاوەکو ئێستا 6 جار هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە چووە. بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیە: ئایا پەرلەمانی کوردستان توانی ڕۆڵی مێژووی خۆی بگێڕێت؟